کۆمپانیای دیلۆید راپۆرتێکی دیکەی لەسەر داهاتی نەوتی کوردستان بڵاو کردەوە. وەکو هەمیشە شارەزایان و ڕێکخراوە مەدەنیەکان زانیاریەکانی دیلۆید ڕەت دەکەنەوە. ڕێکخراوی ستۆپ دوای شیکردنەوەی دوایین راپۆرتی دیلۆید لەسەر داهاتی نەوتی کوردستان دەڵێت بەپێی هەرسێ راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆید زیاتر لە 150 داهاتی لەدەستچوو لە فرۆشتنی نەوت بۆ خەرجی و کرێی پرۆسەی دەرهێنانی ڕۆیشتووە. جگەلەوەش دیلۆید لە جێگەی ئەوەی خۆی ئامار و داتای نەوت کۆ بکاتەوە هاتووە لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە وەریگرتووە. دەبینین ئەو زانیارانی کە لەو راپۆرتانی دیلۆی بڵاوی کردوێتەوە زۆر کورتسوکاڵن و وردەکاری تاوایان تێدانە لەسەر چۆنێتی فرۆشتن وەروە ئەو داهاتی کە لە نەوتاتەوە خاڵە شرکە زۆر گرنگە بەگوێری ئەو راپۆرتەیە نەی دیلۆید زیاتر لە نیوەی داهاتی هەرێمی کوردستان بۆ مەسروفات دەڕوا کە دەدرێتە حەقدەستی کۆمپانیەکان کۆمەڵک مەسروفاتی ترکاوە لە ڕاستە خۆی کارەساتەکە ئەو ڕێژە زۆرەکە لە دنیا شتیوانێکە تۆ نیوەی ئەو مەسروفە بدرێتە کۆمپانیەکان. هەرێمی کوردستان بە پێی داتای وەزارەتی سامانە سروشتیەکان خاوەنی زیاتر لە 45 ملیار بەرمیل نەوتی خاو زیاتر لە 3 تریلیۆن مەتر سێجا گازی سروشتیە. بۆ پێش حکومەتی هەرێم لە 125 یەدەگی نەوتی خاوی عێراق و لە 160 گازی سروشتی ئەو وڵاتەی لەخۆ گرتووە. بە پێی زانیاریەکانیش لە مانگی 11 ئەم ساڵ داهاتی نەوتی کوردستان 912 ملیار دینار بووە کە لە فرۆشتنی 437,000 بەرمیل نەوتەوە حکومەتی هەرێم دەستی کەوتووە. لەو بڕەپارەیەش 378 ملیار دینار لەگەڵ 370 ملیار دینارەکەی حکومەتی عێراق کە ناردوێتی بۆ هەرێم حکومەتی هەرێم داوێتی بە موچەی فەرمانبەران. ئەوەی تریشی کەماوەتەوە بڕەکەی 534 ملیار دینارە کە ئەوەش ڕوون نییە و تا ئێستا بەنادیاری ماوەتەوە. پێم وایە تەنها ئەو داتا و بەیاناتانەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان و دەستی دەکەوێت و باز لەو کەم و کوڕیانە ناکات کە لە دۆسیی نەوت لە وەزارەتی نەوت لە مەسلەی گواستنەوە لە مەسلەی داهاتەکانە قەنەعاتم بەوەیە کە هەتاوەکو سندوقی داهاتە نەوتیەکان لەژێر ڕقابەی پەرلەمانی کوردستانە دانەمەزرێ و خەڵکانێکی پسپۆڕ و شارەزا و مستەقیل سەرپەرشتی ئەو دۆسی داهاتە نەکەن ناتوانین بڵێن دۆسی نەوت لە هەرێمی کوردستانە شەفافە. بە بڕوای شارەزایانی ئابووری مەبەستی سامانە سروشتیەکان لە بڵاوکردنەوەی داتاکان لە ڕێگەی دیلۆتەوە تەنها شەرعیەتدانە بە ناشەفافی بەرهەم و داهاتی نەوت لە ڕێگەی کۆمپانیایەکی بیانیەوە لە کاتێکدا دیوانی چاودێری و دارایی ئاگاداری هیچ کام لە داتا و ئامارەکان نییە. هاوکات لە ساڵی 2016ەوە دوای ئەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم گرێبەسی لەگەڵ دیلۆید ئەنجامدا وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ ژمارەیەکی بڵاو نەکردوێتەوە و لە دوای ئەو ڕێکەوتەوە تەنها دیلۆید راپۆرتەکان بڵاو دەکاتەوە. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی ئابووری ناسانە هیچ کاتێک ژمارە و ڕقەمەکانی دیلۆید لەگەڵ ژمارە ڕاستەقینەکان یەک ناگرنەوە. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.